بەڵێزان و خۆشەویستانمان لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە گرنگی تەکنۆلۆژیا دەکەین لە ژیانی ڕۆژانەماندا بزانین تا چەند گرنگە هەموو لایەکمان و بە تایبەتی تر گەنجان زیاتر شارەزا بن لە بوارەکانی تەکنۆلۆژیا کە گرنگی و تایبەتی خۆی هەیە، چ لە بەدەستهێنانی هەلیکار بوویان، چ لە فێربوون و وانەوتنەوە و لەگەڵیشیدا بازاڕکردن و ساختکردنەوەی کاڵا و بەرهەم و کۆمەڵێک بابەتی دیکە گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەین لەگەڵ میوانەکەمان. کاگرێکار عومەر شارەزا لە بواری تەکنۆلۆژیا، کاگرێکاریان زۆر بەخێر بێت. سپاس بۆم بەخێر بێت. کاگرێکار دەزانین کە لەم وڵاتی ئێمەدا لەوانێت زۆربەی وابێت کە تەکنۆلۆژیا زیاتر بۆ بابەتی سۆشیال میدیا و سێرکردنی ڤیدیۆ ئەوانە بەکاربێنێت. دەکرێت بڵێن کە گرنگترین شتانێکی تێدایە کە دەکرێت لە ژیانی ڕۆژانەماندا ئاسانکاریمان بۆ بکات یاخود بتوانین لە ڕووی مادیشە و شتێکمان دەستکەوت لە ڕێگەی تەکنۆلۆژیا. طبعا ئێمە هەر لە سەرەتا وەکو مێژوویەکیش باسی بکەین. طبعا ئێمە دەستەواژەیەکمانەیە کە بە شۆڕشی پیشەسازی ناوابرێ. مێژووی ئەم دەستەواژەیە بۆ ساڵی 1960 گەرێتەوانێ. لەو ساڵانەدا بووکەوە لە پاڵ ئەنجامدانی کشت و کاڵە بۆ کۆمەڵە پیشەسازیی دیکە بە ئەنجام ئەگەێنرا. لەوانە دەرهێنانی کارکردن لە کانە خەڵوزەکانە، دەرهێنانی مادە خاوەکانە ناو خاکە. طبعا ئەوانە ساڵانێک بوون کەوا بە هیچ جۆرە تەکنۆلۆژیای تایە باو نەبوو. هۆکاری ئەوەش نەبوونی کارەبا بووە. طبعا کارەبا ینی بە بنەچەیەکی دیاریکراوی کەشەکردنی تەکنۆلۆژیا دانرێت لەبەرەوەی زۆربەی ئەمێر ئەلکترۆنیەکان خۆتان نەزانن بە کارەباییشەکە. طبعا لە دوای ئەو ساڵانەوانێت لە دوای ساڵانی 1970 بۆ سەرەتاکانی ساڵی 1990ەکان لەو ساڵانەدا لەگەڵ دروستبوونی کارەبایە ئیتر دەواازەیە بەڕووی جیهانی تەکنۆلۆژیا کرایەوانی لەو ساڵە بەدواوە. لەو ساڵاندا بوو کە زۆر لە زاناکان هاتن میدیان لەوە کردوانە کە بین ئەمریکی ئەلکترۆنیک دروست بکەن بۆ ئەوەی ڕۆتیناتی کاری ڕۆژانە کەم کاتەوانێت. یعنی ئەوەی کەوا بە چەند کەسێکرێ کە کاتێکی زۆر زۆریشی پێچێ بێکەمی کاتەوانێت ئامێرێ بۆ بە ئەنجام بگەێنێ. کە لەو ساڵانەدا بوو بۆ نمونە کۆمپیوتەرە دروست کرا لە یەکەمی کۆمپیوتەرەکانە تەنها کاری ئەو بۆ نمونە کۆکردنەوەی دوو ژمارە یا زیاتر بە ئەنجام بگەێنێ. طبعا لە سەرەتادا تەنها کۆکردنەوە وردە وردە گەشە پێدراوە. طبعا تەکنۆلۆژیا هەرش وایە بە مەرحەلە ڕۆشتووە. ئەم کۆمپیوتەرانەتی وردە وردە گەشتونەدا ئاستێک کە توانی ویانە زۆربەی کردارە بیرکاریەکان بە ئەنجام بگەێنن. ئیتر لەو ساڵانە بەدووە وردە وردە تاوەکو ساڵانی سەرەتایی پێش ساڵانی 2000ەکان و دوای ساڵانی 2000ەکان ئامێرە تەکنۆلۆژیەکان گۆڕانکاریی زۆر گەورەیان بەخۆبینەوە، پێشەوتنێکی زۆر گەورەیان بەخۆبینیوە. طبعا یەکێ لەو کۆمپیوتەرە سەرەتاییانی کەوا بە ئینیاک ناو ئەبرێ باشە کە لە ساڵی 1940 بە فەرمی بەکارهێنراوە. یەکێک بۆ لەو کۆمپیوتەرانی کەوا لە جەنگی جیهانی دووەمە بەکارهێنراوە. یعنی ئەمە یەکێک لە سوودەکانی تەکنۆلۆژیا لەناو لە بوارەکانە بوون لە بواری جەنگە. ئەم کۆمپیوتەرە لەلایەن یەکێک لە بەشداربووانی جەنگی جیهانی دووەمە بەکارهێناوە کە ئەمریکا بووە. طبعا بەکاری هێناوە بۆ ئەوەی کۆمەڵێک کردداری بیکاری ئاڵۆز بە ئەنجام بگەێنێ بۆ ئەو موشەکانی کە ئاڕاستەیەکا بۆ کوشتنی کەسێ بێ یا شتێ ئاماجی خۆی بپێکێت. طبعا ئەمە لە سوودەکانی تەکنۆلۆژیە. اینجا لە سەرەتا وەکووتمان هیچ تەکنۆلۆژیا بوونی نەبووە، بەڵام لەگەڵ هاتنەکایی تەکنۆلۆژیاوە لە ساڵان لە ساڵانی 2000 بەدواوە ئیتر ئەو کارانی کەوا پێویستی بەهێزی کار بووە، پێویستی بووە بۆکەوا کۆمەڵە کەسێکی زۆری بۆ بگری لە ڕێگەی تەکنۆلۆژیا و تۆ توانی کەمی بکەیتوانێت تەنها یەک کەس بە ئەنجامی بگەێنێ. بۆ نمونە ئەگەر لە فەرمانگەیەکە لە دام و دەستگایەکی حکومیە مەجموعە داتایەکی زۆر هەبووە کە بۆ منە بە فایل لە ژوورێکە هەمووی کۆکراوەتەوانێ، ئێستا کراوە بە سیستەمێک کە تەنها تۆ لە ڕێی گەڕانەوانەیە توانی بۆ منە داتا هەر کەسێکت بێ پای بکەیت. پێویست بۆ ناکە کە بچی بۆ منە کاتێکی زۆر پێ بخایانێ بە چەند کەسێک بە دوای ئەو مەلەفانە بگەڕێت تەنها لە ڕێگەی تۆ توانی ئەو کارە بە ئەنجام بگەین. کەواتە لێرەوەیە کە بۆمان دەرەکەوێت لەگەڵ بەرەو پێشوونی عنی کۆمپانیا و شەریکاتەکان بەعام گرنگی زۆریان بە تەکنۆلۆژیا داوە. یعنی ئێستا زۆرێ لە ئەو بوارانی کاری تیا کرێت تەکنۆلۆژیا تیا بەکارهێنرێ، ئەو هیچ گومانێکی تیان نییە. کەواتە ئەمەیە کەوا ئەکات ئێمە جارێکتر بیر بکەینەوانێت کە بۆ نمونە ئەگەر ویستمان هەلی کارێکمان دەستکرێت یا شتێک ئەبێ بیر لەو بکەینەوە ئەم شەریکەیە بە کاملی تەکنۆلۆژیا بەکارهێنێ. کەواتە تۆ بێ خۆتی لەگەڵا بگونجێنی. پێویستە تۆش وەکو کەسێکە ئەچی هەلی کار داواکەی لەو کۆمپانیایە شارەزابی لە تەکنۆلۆژیایە، چونکە ئەو تەکنۆلۆژیا بەکارهێنێ بۆی کارەکانی خۆی سادە بکاتەوانێت مەسرەفێکی کەمتری دەست بکەوێت. تایبەت کۆمەڵی بەرنامە هەیە زڵۆبۆرد ئەمانە هەر زۆر گرنگە بەتایبەت لەم سەردەمی ئێستا. زۆر باشە کاتە دەکرێت بڵین تەکنۆلۆژیا لە هەموو بارەکانی ژیاندا بەکاردێنرێت و لەوانەیشە دەستی هەلی کاری کەمتر کردبێتەوە. خۆی لە ڕاستیە زانی چۆنە لەوانەیە بۆ منە مەجموعەیە کاری نێشت بێ، بەڵام لە بەرامبەرە چەندەها کاری دیکەی زیاد کردووە.
طبعا ما اگر بون باش لو كارانه بجمعين بون كاري گەشە پێدانی چۆن ئەڵێ بەرنامە کاری دروستکردنی ئەپلیکیشن و وێبسایت و سیستەم و ئەمانی یعنی کۆمەڵ هەریکارێکی زۆرن کەوا ئەم دروستی کردووە بۆ بەڕێوەبردننی سوۆسیال میدیا کارکردن لە کەناڵێکی ئاسمانی لەم شێوە بن کەناڵی ئاسمانی پێیان ئەمە یەکێکە لەو هەریکارانی کەوا تەکنەلۆژیا فراهەمی هێناوە یعنی لەوانەیە لێرە بۆ منە کۆمەڵە ستافێکی زۆر کار بکەن کە ئەمە هەریکاری زۆری ڕەخساندووە لەوانەیە بۆ منە لە شەریکەیەکە چۆن ئەڵێ طبعا ئێستا یەکشتیکەش هەیە بۆ نمونە هەر شەریکەیەک ئەگەر بێ بۆ نمونە پەیامەکەی خۆی بگەێنێ بە زۆرێک لە عینەکان طبعا تەکنۆلۆژیا کاراسانی بۆ کردووە لە ڕێگەی دەستگایەکی میدیایی دروست بکات بە سوۆسیال میدیا بەکاربێنێ کە ئەمیش طبعا خۆی لە خۆیان پێویستی بۆیە کەسێ بەڕێوەی بە طبعا ستافێکی سێکەسی بە چوار کەسی بێ پێویست بۆیە کە ئەم دەستگایە بەڕێوە کاتە لێرە تۆ چوار هەریکی دیکەت بۆ کۆمپانیایەک ڕەخسان کە خەڵک دەتوانێت بەکاری تیا بکە کەواتە توانین بڵێن نەخێر هەڵی کاری کەم نەکردوێتوانێ هەرێکی نێشت و بەڵام لە بەرامبەر چەنەهای دیکەی بۆ خەڵک ڕەخساندووە کە کاری تیا بکە. زۆر باشە وەکو دەزانین زۆرترین سوۆسیال میدیا کە لێرە یاخود زۆرترین دواری تەکنۆلۆژی کە لێرە بەکاربێنێت مۆبایلە تەکنۆلۆژیایە تا چنێک گەنجان پێویستە هۆشیاریان هەبێ یاخود شارەزاییان هەبێ لە بەکارهێنانی مۆبایل و کۆمپیوتەردا. ڕاستە جا طبعا هەر لە ئاستی گەنجانیشانە تەمەسا پیرەکانیش بەکارێنن تەمەسا جاران وای لێات ئەگەر خوێنەواریم نەبێ ئەها ئەم خۆزگە خوێنەواریم هەبووە بەڵام ئێستا مەجموعەکەن بۆ منە لە ئەوانی کە لە تەمەنە خوێنەواریان هەیە بەڵام خۆزگە ئەیان ئەڵێن خۆزگە تەکنۆلۆژیا مەبزانیە یعنی تەکنۆلۆژیا ئێستا لە زۆرێک لە بوارەکانی ژیانی ڕۆژانی هەر تاکێکا بەکارهێنرێ لەبەر ئەوەیەکەوە بێ هەر تاکێک نەکەتەگە هەنگەنجان ئەبێ شارەزایەکی زۆریان هەبێتە ینی پێویستیان بە خۆپارێزیە پێویستیان بۆیەکەوە ئەگەر کێشێکیان بۆ دروست بوو شارەزابن لە شێوازی چارەسەرکردن نییە یعنی تەنها گەنجان ناگرێتوانێت چکەسا چۆنەڵی بۆ بە پێویستی هەر تاکێک پێویستە هەموو تاکێک شارەزابن تێدا ڕاستە کاکرەکارێکی لەو شتە زۆر گرنگانی کە لەم سەردەمەی ئێستادا زیادی کردو لە بواری تەکنۆلۆژیادا فێربوون و وانەوتنەوەیە قوتابیان دەتوانن سوودی لێ ببینن لە وڵاتیمایەک زۆر کەمتری بەڵام زۆرە لە وڵاتان سیستەمەکەیان بۆ شازی لێ هاتووە ئەوە تا چەند گرنگە کە پەرە بابەتەش بدرێت لە بواری تەکنۆلۆژیادا. تاوان کاک دانیار کۆمەڵە پێگەیەکەن تاوان هەر تایبەتن بە وتنەوەی وانە باشە بەس لە وڵاتی ئێمانی لە دەری وڵاتن بە زمانی ئینگلیزی بەردەستن بن کۆمەڵێکی زۆرن تیاتر لە زۆرە لە بوارەکانە وانیان داناوە خەڵکی توانن بەشداری تێدا بکەن و سوودی لەوە بوون لە هەمان کاتیشە شادەیە لە بەرامبەر یا وەربگرن کەواتەمە چی ئەکات یعنی ئەو شێوازە تەقلیدی جاران کە وەرمونە چیتە ناو زانکۆیەکەوانێ شتێ فێر ببیت و تاوی شتێ فێر ببی ئەم شێوازە تەقلیدە نایەڵێ ڕاستەخۆشی کردووە پێگەیەکی بۆ تۆ دروست کردووە کە بتوانین چی تێدا بخوێنی و لە بەرامبەرشە شادەیە وەربگری کە زۆر جارم شادانە محتەرەفیشن یعنی بەکارهێنرێنەوەی لە زۆر لە کۆمپانیاکانە کەواتە پێویستە گرنگی بدرێت بەوەی کەەوە لە ڕێگەی تەکنۆلۆژیا و یان لە ڕێگەی ئەلکترۆنیەوە توانی دەرس بڵێیتەوانێ ئەو دەرسانی کاتن بۆنە بەردەستی بخەی بۆ خەڵک تاواگو بتوانێت سوودی لێ وەربگرێت طبعاً ئەمە جیاواز لە بوارەکانی دیکە تەکنۆلۆژیا تاکە بوارە کە ئەگەر بێت تۆ هیچ شتێک هیچ مهێنەیەک نەزانی ئەتوانیت لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە بۆ نمونە بواری لە بوارەکان هەڵبژێریت بۆ نە بواری بەرمەجە بێ بواری گرافیک دیزاین بێ بواری بەڕێوەبردننی سوۆسیال میدیا بێ هەرێکی لەم بوارانە لە ڕێگەی ئەم فێرگە ئەلکترۆنیانەوە خۆت فێر بکەیت و بتوانی هەلی کارێکی پێ بەدەست بێنی بەبێ ئەوەی پێویست بکات و هیچ شادەیەک دەبێ پێویست بێ بچی وە زانکۆ باشە هانی ئەم لەم ڕۆ ئەم فێرگە ئەلکترۆنیانە زۆر باشن زۆر باشم پرسیار بهبوو لەسەر ئەوە زۆر دەزانین کە تەکنۆلۆژیا زۆر بواری گرتووەتەوە لە بواری هەلی کار بێت لە بواری خاوە داهێنانەکانی بەلا بواری خاوە پێداویستی تایبەت زۆر بواری گرتووەتەوە ئایا ئەگەر گەنجێک بێ شارەزایی پایدا بکات و تەنها بەکارهێنەری تەکنۆلۆژیا نەبێت لە چ بەشێکی تەکنۆلۆژیا و دەست پێ بکات بۆ شارەزایی پەیدا بکات و گرنگە بۆ ئەو طبعاً کەوتە تەکنۆلۆژیا تۆ بێ یەکەم جار شارەزاوی لە بەکارهێنانی کۆمپیوتەرە یعنی ئێستا زۆری لەوانی کەوا دێنە زانکۆکانەوانێ ئەنەی لەم بوارایش بکەن یعنی شارەزاییان هیچ لە پشتە زۆر سەرەتایەکانی کۆمپیوتەران نیە بە منە داوەزانی بەرنامەیە بێ بوونە ڕێخستنی سێتینگەکان بە یاشتێکی لەو شێوەیە تەمەت لە دوای ئەمەوە تۆ ئەبێت دەست بکەی بە شارەزابوون بوارێک هەڵبژێری بۆ خۆت و کاری تیا بکەی یعنی یەکەمین هەنگاو پێویستە تۆ فێربی کەوا کۆمپیوتەر بەکاربێنیت یعنی دەست لەگەڵ یان ڕابێت لەگەڵ هەر سیستەمێکی بەکار خراپێ بنمونە ویندۆز کە سەرەکی ترینیانە
ئیدی لە دوای ئەمەوێکەوە بوارەکان وردە جیا بنەوانێ بۆ نمونە ئەوەی کەوا لێستا لە بازاری کوردستانە زۆر بەوە بۆ نمونە گرافیک دیزاینە دروستکردنی وێبسایت دروستکردنی موبایل ئەپلیکیشن زۆر بەڕێوەبردننی پیج ینی توانای ئەوە هەبێکەوە بوون نە پێجێ بەڕێوە بەری سپۆنسەری بۆ بکە لەو شێوەیە طبعا تر لە هەرێکی لەم بوارانەشە ڕێگەی خۆی هەیە بۆ فێربوون طبعا یەکێ لەو بوارانە کە گرافیک دیزاینە بۆ زۆر کۆرس هەن کار بە زمانی کوردیش بتوانێتوانێت لەلایەن کۆمەڵێ مامۆستای بە ئەزمونەوە بتراونێتوانێت ئەمانە بەردەستن ینی شارەزایەکی باشە تیدا پیاکەی دەتوانی لەوانەیە لە ماوەی مانگێک بۆ 2 مانگە دەست بکەی بەکاری خۆت و هەلیکاری خۆت دەست بکەوێت طبعا بواری دیکەمان هەیە کە بۆ منە بواری دروستکردنی وێبسایت و موبایل ئەپلیکیشن و ئەمانن ئەمانیش بە هەمان شێوە بەڵام پێویستیان بە کاتێکی زیاترە یعنی لێرەش بە هەمان شێوە مامۆستا هەن کە فێرتەکەن ینی بۆ ئەوەی بتوانین لە بوارەیە کار بەدەست بخەی بەڵام ئیتر ینی هەنگاوەکان زۆرن پێویستەکەوە مامۆستا ڕێبەری بکە لەم بوارەدا لە هەرێکی لەم بوارانەدا کەواتە بۆ منە تۆ ئەگەر گەنجێ بیەوێ توانێشی لەم بوارانە هەڵبژێرێت و بۆ منە کاری دەستکەوێتیدا بەبێ ئەوەی هیچ گوتمان چه دەزان خۆیان شادێش تێ بەدەست بخات خۆی کاگرەکار کاریگەری شێبێ لەسەر پەیوەندی نێودەوڵەتی لەسەر زۆرە لە بابەتە سیاسیەکان تەکنۆلۆژیا بۆ تایبەتی تر سۆشیال میدیا زۆر شۆڕش و ڕاپەڕینمەبی لە ڕابردوودا بۆی سۆشیال میدیا و تەکنۆلۆژیاوە ڕوویدا بۆ خۆی ئەمە ژەر کاریگەری هەیە کە کاریگەری لەسەر گۆڕینی سیاست و استراتیژی وڵاتان هەیە ڕاستە تاوان هەر ئەم شەڕی ڕابردوو بوون کە لە نێوانی فەڵەستین و ئیسرائیل کە ڕوویدا تاوان ئەگەر دیخەت بن ئەو لە پاڵ جەنگەکەدا جەنگێکی ئیعلامیش بوونی هەبووە یعنی لەو مەسافەیەدا ئاینداتا هەبووە کە وتراوە کە ڕێژەی ئەو طبعا لەم جەنگەشە ئەین پێویستە بەشداربوو هەبێ طبعا سواز بەخوا ئەوەی کەوا موسڵمانان کردیان لەم جەنگە کە جەنگێکی میدیایی بوو باشە بەرامبەر بە ئەوان بە ئەنجامیان گەیان ئەوە بکەوە هەموو ئەو تەشیرەیە ئەو تەشیر وشتانی ئەوان بە ئەنجامیان گەیان یعنی زۆربەی زۆری پوسەڵە کرایەوە چونکە دیقەت بێ بەعام خۆت لەناو میدیا کوردیەکان و لە دەرەوەی میدیاکانیشانە بەعام میدیاکان بوو بە دوو بەشەوانێ یعنی بەشێکیان ڕاستەوخۆ سەر بەمان بوون و بەشێکیان ڕاستەوخۆ سەر بەمان بوون یعنی لەو نێوانە هیچ نەبوو یعنی میدیایەکی سەربەخۆ نەمایەوە هەر ئەمە ژوای کرد کە لە وڵاتەکانی بۆن و بەریتانیا و ئەوروپاوانە بێنە سەر شەقام و پشگیری لە فەڵەستین بکەن ینی بەتاکید یعنی ئەگەر جەنگێکی میدیایی لەم شێوەیە نەبووە کە مۆسڵمانان بەرپایان کردا یعنی شتێکی ینی بڵاو نەبووان یعنی ڕاستیەکان بەو شێوەیە ئاشکرا نابوون لەبەرەوە توانین بڵێن گرنگترین بەش بەتایبەت لە جەنگی ئێستا جەنگی میدیایە یعنی لەبەر ئەوەشە کە ئەگەر دیقەت بن لە ماوەی پێشووە بۆ کارەبا ئینتەرنێت بەشێکی زۆر لەو شتانە لە غەزە بە کاملی قەتع کرا بۆ ئەوەی ئەو ڕوودا و کارەساتانی کەوا لێ بە ئەنجامەگەیاندرێت ئەو ینی تاوانە مرۆیانە نەگەنرێ بە خەڵکیان چونکە ئەگەر بگات یعنی ئەوەی لەکەوێتوانە کە ئێستا لە وڵاتانە ئەو هەموو خۆپشاندانە گەورانە لەسەر ئاستی عالەم ڕۆدا وی کاگرەکار لە ساڵەکان 1970 بوو منە لە تیمەبارانی هەڵەبجەدا بەم شێوازی ئێستا بووە ئەگەر ئەنی زۆ کاریگەری بەتاکید بەم شێوەی ئێستا بووە یعنی بەشێکی زۆر لە عالەم هاتە سەرخەت بەشێکی زۆر لە وڵاتە ژیانەکان هاتنە سەرخەت و یعنی ئاگادارە بوونەوەی کەوا چی ڕوویداوە ئاگادارە بوون لەوە بۆ نمونەکەوە ئەم چەکانە کە هەڵەبجەی پێشیمیان باران کراوە لە لایەن شێوە دابین کراوە یعنی ئێستا خەڵکی لەوانەیە بۆ منە شارەزانە بێکە زۆر معلومات شارەزانە بێت کە ئەم شتانە چۆن ئەنجامەدرێن بەڵام ئێستا کە دیقەت بی زۆر پێیشە یعنی زۆر سەکۆ هەن کە ئەم ڕاستیانە بۆ خەڵکە خانە ڕوو یعنی خەڵک بەرچاو ڕوو ناگەر بیێ ڕێگەی سۆشیال میدیا زۆر باشە منەمە پرسیاری ئەو بکەم زانم لە هەرێمی کوردستاندا ئاستی تەکنۆلۆژیا لە چه ئاستێکدایە جا طبعا ئەگەر هەر لە کارتی کوردستانە نەهێڵیتەوە هەر لە عام بەعام طبعا لە ماوەی 300 ساڵە تامە 300 ساڵ پێدەستا تەکنۆلۆژیای بەم شێوەیە نەبوو یعنی زۆرە لە بوارەکانیش کە هەبوون بەم شێوەیە نەبوون بەڵام لە ماوەی 300 ساڵە یەک گەشە پێدانی بەخۆیەوە بینیوە یعنی زۆر خێرایە طبعا لە کوردستانیشە بە هەمان شێوە تاوەکو تەکنۆلۆژیا نەهاتبوو یعنی بەشێکی زۆر لە بوارەکان یعنی هەر دواکەوتنیان بەخۆیەوە بینیوە یان هەر لە ئاستێکی چاکبەستوان ماونەتەوانێ بەڵام لەگەڵ هاتنیە پێشکەوتنێکی زۆری بەخۆوە بینیوە یعنی زۆر ئێستا کۆمپانیا هەیە کە وردە دەستێنە ئەوەی کەوا بۆ نمونە هەر کۆمپانیەکان بە دیجیتاڵی بکەن کۆمەڵە بەشێکەکەنەوانێ بۆ نمونە بەشی ئایتیەکەنەوانێ بەشی دیجیتال میدیاکەنەوە بەشی دیجیتال میدیا بۆ ئەوەی ئەو ڕێکخراودا مەزراوە یا شەریکە شتێکە
سوشیال میدیایەکی بۆ دروستکەن دەستگایەکی میدیایی بۆ دروستکەن تاوەکو بتوان پەیامەکانی خۆیان بەرهەمەکانی خۆیان پێک پەخش بکەن بۆ بەشێکی ترەکەنەوانێ بۆ ئەوەی ئەو داتا و شتانێکی خۆیان کە هەیەە بە دیجیتاڵی بکەن یان سیستەمی بۆ دروست بکەن و بتوان داتاکانیان لە داتابیسێکە لە شوێنێکە هەڵبگرن یعنی ئەمە بەرچاوڕوونیەکە بەرەو پێشچوونێکە کێسا ئەبیندرێ لە بازارەکانی کوردستانە یعنی هەلی کارێکی زۆریشی دروست ئەگەر بێت و چاودێری ئەوانە بکەیت کەواتە توانین بڵین ینی بەرەو پێشچوونێکی باشی بەخۆبینیوە بەڵام لە هەمان کاریشە هێشتا زۆری ماوە بەتایبەت تاکی ئێمە کۆمەڵگای ئێمە لەوانەیە زۆری مابێوەکو خۆ دەڵێن ئەوی کە لە تەکنۆلۆژیا زیاتر حاڵی بێ یا زیاتر هەرچەندە باشە بەڵام وەکو پێویست نییە بۆی کە زۆرترین تاکی ئەمەوەیە کە بەکارهێنەری ئەوەیە کە زیاتر سۆشیال میدیا بەکاربێنێ ینی گەنج هەیە تا بەرەبیان ناخێ پۆ بجێکانی ناگەڕێ بە شوێنی کالێکی کاری دەست پێ لە ڕێگەی سۆشیال میدیا و لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە وەکو خۆت پێشتر وتە دەورێ بکە لە شوێنێکا بەشدار بێ مۆنتێری وا هەیە لانێ بڕوانامی پۆلی شەشی شی نەبێت بەڵام زۆ مۆتێرێکی زۆر باش و توانی هەلی کار بەخۆی بەدەست بێنێت ڕێگەی تەکنۆلۆژیا لە ڕێگەی کە فێر بوو بەڕاستی تاوانەوە گوتم ئەم بوارە ئەین تاکە بوارەکە جاری وا هەیە ئەوەی ئیشەکەی لەژێر دەستیا هەر شادی هەر نییە یعنی ئەم بوارە پێیوەست نییە بە بەدەستێنانی شادێک و یا شتێکەوە لەبەر ئەوە هەر کەسێک بۆن لە میهنەیەک شتێک نەزانێت ئەتوانێت بێ ئەم بوارە هەڵبژێری یعنی تۆ لە جێگەی ئەوەی بچیت کاتەکانت لە ڕێگەی ئەم بابەتە تەرفیهیانەوە بەسەربەری یعنی بیت کاتە تەرخام کەی بوویت توانیت لە بوارێکە خۆش شارەزا بکەیت طبعا ئەم بوارانە ئەگەر بێت و لە ئاستێکی پێشکەوتوابی بێتە سەرچاوێکی داهاتی زۆر باش بووە هەرچەنە ئێستا لە بەشێ لە شارەکانی کوردستانە ینی هەلیکارێکی زۆر کەم هەیە ینی ئەو هەلیکاری کە هەیە بێ خۆت بە دەگمان دەستت بکەوێت هەمێ ئەبێ زۆر بەناوبانگ بیت ئەو کاتە ئەبێتە سەرچاوێکی داهاتی زۆر باش بووت بەڵام لەگەڵ ئەوەشە تۆ نابێ چاولەوە بکەیت ئەبێ چۆنەڵی شارەزایەکی تاوت لە هەرێکی لە بوارانەیە هەبێ بۆ ئەوەی چی بکەیت لە داهاتووە لەگەڵ هەبوونی کار و ینی بەردەستبوونی هەلیکارێکی زۆرە ئەبێتە سەرچاوێکی داهاتی زۆر باش بووت ڕەنگە هەر لەم 1-2 ساڵەدا ینی چەند ساڵی داهاتوودا بەڕۆپێشتنێکی زۆر بەخۆیەوە ببینی زۆر باش منەوێ ئەوە بزانم کە ئایا دەکرێت لە داهاتوودا تەکنۆلۆژیا دەست بە جڵەوی مرۆڤ بگرێتە دەست و دەست بەسەر مرۆڤ بگرێت بەتایبەت ڕۆبۆرتەکان کە دەنگۆی ئەوە هەیە لە داهاتووە ڕۆبۆرتەکان بەت بچوانی مرۆڤەکانەوە هەڵسوکەوت دەکەن و دەست بەسەر مرۆڤەکاندا دەگرن و شۆڕشێک بە دژی مرۆڤەکان بەرپاکەن زیرەکی دەستکردی ژات و خەریکە شوێنی ئەمەگرێت زیرەکی دەستکردەکە دێ پرسیارەکە بەس ئیتر بە گوتمان طبعا لەگەڵ هاتنی تەکنۆلۆژیاشە ینی زۆر پیشە هەبوون کەوا لە ناوچوون بەڵام زۆری دیکە وتمان هات نەکایەوە ئەمە ئێساش کە دێت کە زیرەکی دەستکردە قۆناغێکی تازەیە یعنی ئەمە لەوانەیە بە چاوڕوونێکی وەمان نەوێ بەڵامی تر زۆرە لە پیشەکان لە ناوچن یعنی ئەوە نامێنێتەوانەیە کە پێشترەکرا یعنی ئێستا زیرەکی دەستکرد ڕاستەخۆ بۆت بە ئەنجامەگەیێنێ لە جێگەوی بێت 10 نەفەر بگری ئەم بەتاقی تەنیا بۆت بە ئەنجامەگەیێنێ لەو کاتە کولفەی شەکە زۆر کەمەکاتەوە یعنی ئەگەر لە مستەقبەلە وای لێ هات بۆ نمونە وڵاتێکی وەکو ئێمە باشە عێراق بێ کوردستان بێ بتوانێت زیرێکی دەستکرد بۆ زۆرێ لە بوارەکان دابین بکات ئەو کاتە ڕاستە زۆرێ لە پیشەکان لە ناوچن بەڵام ڕەنگە لە بەرامبەریە زۆر هەلیکاری دیکە بێتەکایەوە طبعا ئەو هەلیکارە نشکەوە زیرێکی دەستکرد نایهێڵێ هەموو بوارەکان ناگرێتەوەوانێ وەکو خۆتان تاوانێ بۆ بواری پێشکەشکاری بگرێتەوە کە یعنی نەیهێڵێت یان چەند بوارێکی دیکە بۆ نمونە لە شوێنێکە کەسیتە کۆمپانیا یا شتێک و کەسێک دێکە هاوکاری دەکات لە جێگەی ئەو بوون کۆمپیوتەرێ زیرەکی شاشەیە شتێ دابنرێک کە یارمەدی تۆدا ئەمە لە ئیشی ئەو کەسە ناهێڵێ یان بۆ منە کۆمەڵە بوارێکی دیکە بۆ بواری گرافیک دیزاین باشە ئەنی تۆ ئەم زیرێکی دەستکردە ینی شتەکەی بۆ شەرحەکەی کە چیش دەوێت ڕاستەخۆ شتێکە بۆ دروستەکە بەڵام هێشتا لەو ئاستانیە کە بڵێ ئیشی گرافیک دیزاین ناهێڵێ بەڵام مەجموعەیە بوار هەیە کە بواری فێرکرد نەگرێتەوانێ ئەمانە ئەمێنەوانێ وەکو خۆیان یعنی بە هیچ جۆرێک زیرێکی دەستکرد ناتوانێت جێگایان بگرێتەوانێت چونکە زیرێکی دەستکردیش خۆ لە کۆتاییە پێویستی بە کەسێکە کەوا گەشەی پێ بدات یعنی پێویستی بە کەسێکە کە فێری بکات طبعا ئێمە زیرێکی دەستکردیشمان هەیە کە خۆی شت فێرە بێ بەڵام ئەمە هێشتا عین نەگەشتۆدا ئاستێکە بخرێتە خزمەتی کۆمەڵگاوە تەنها ئەوانن کەوا پێشتر بەرمەجە کراون و کارت بۆ ئەنجامەگەێنن
ئێستا زۆر باس دەکرێت لە تەکنۆلۆژیاوانەیە کە زیرەکی دەستکرد خۆی زیاتر پەرە بەخۆی ئەدا هەرچەند ئەمە لە ڕێگەی مرۆڤەوەی لە ڕێگەی ئەو تەکنۆلۆژیا و کە مرۆڤ پێشکەشی ئەکات و ئیش بەرجەستەی ئەکات پێت وایە کە ئەم زیرەکی دەستکردە بەو شێوازە بێت ینی ساڵ لە دوای ساڵ گۆڕانکاری نوێشتی نوێ بێنێتە ئاراوە تاوان بەتاکیت ئەگەر بێت و ینی هێشتا ینی زیرەکێکی دەستکردی بەتوانەی وان نەهاتووە کە بۆ منە بتوانێت خۆی زۆر ئیشەکان شتێک فێر زۆر فێر بێت لاین سری بۆ منە لە چاو سری ژینگی دەوروبەری بکات و شتەکان فێر بێت و خۆی بە ئەنجامی بگەێنێت ئەگەر توانی ئەو بکانی ئەوەکو مرۆڤێکی ئاسایی لێدێ چکە مناڵیش لە سەرەتاوە هیچ شتێک شارەزانیە بەڵام لە ژینگی دەوروبەریەوە فێری شتەکانە بێت و ئەنجا شتەکان بە ئەنجام بگەێنێ ڕەوان سا زیرەکی دەستکردمان هەیە کە بۆ منە زانیاری وەرەگرێت و لە ئەم زانیاریانە بەکارێنێتوانێت بۆ ئەوەی خۆی دەوڵەمەند بکاپی بەڵام ینی توانای ئەوەی نییە کە بۆ منە ڕۆبۆتی دروست بکەیت کە بتوانێت شتەکانی دەوروبەری شارەزا بێت و خۆی بتوانێت بەکاری بێنێتوانێت ئەگەر ئەمە ڕووبات ئەمە ینی ترسناکێکی زۆر گەورە بێت چکە ئەو کاتە ئەتوانێت خۆی بۆ منە زیرەکی دەستکردی تر دروست بکات لەو حاڵەتە چکە ئەم زیرەکی دەستکردانەش بە ئەلگۆریزم ئیشەکەن ئەم ئەلگۆریزمانەش لەوانەیە بۆ منە زیرەکی دەستکردەکە بە جۆرە بێ خۆی بتوانێت ئەلگۆریزمی دیکە دابڕێژێ ئەلگۆریزم واتە شێوازی کارکردنی ڕۆبۆتەکە ئەگەر بتوانێت ئەوە بە ئەنجام بگەێنێ ئەو کاتە ینی ئەبێتە جێگەی مەدرسیت ڕاست کاکرێکار شتێکی دیکە کە زۆر گرنگە لەوانێ زۆر خەڵکی پێی نەزان بوون لە سوۆشیال میدیادا بازارکردنە یەک شوێنی هەیە بۆ منە لە فەیسبووک کلیکی لەسەرەکەی هەرچی کاڵایە بۆ تێنێ بۆ خۆی ئەمە زۆر گرنگە هەم بۆ فرۆشیار هەم بۆ کڕیار زۆرجار لەگەڵ هاوڕێکانمە باسیەکەم قەت زررم نەکردو کە بە سوۆشیال میدیا خود ئەوەی کە هەیە ئۆتۆمبیلم فرۆشت بێت تابی معرەزەوە لە معرەزاش دایم زەرم کردووە بۆ خۆی مەوەسم وەیە کە توانی ئەم کاڵاکەت بە باشی ساخ بکەیتەوە هەم کاڵای باشیش دەست بکەی لێ بەتاکی باس ماگرە ها منەوتمان ئەگەر شوێنێک بێت پێشتی بەدەستگایەکی میدیایی هەیە طبعا ئەو کاتە بۆ منە لەناو هەر سۆشیال میدیاکە فەیسبوک بێ ئینستاگرام بێ یان هەر شوێنێکی دیکە بێت کە ئەم دوانە بە زۆری لەناو ئێمە باون لەوەیە بۆ منە ئێمە سپۆنسەرمان هەیە کە تۆ توانی بۆ منە ئەو کاڵایی بڵاوێکی تەوانێ ئەگەر پێیجێکتە بێ خۆت کەسێکی تاک نەبی ئەو کاتە سپۆنسەرێکی لێ دێتوانی بە زۆرێ لە خەڵکی بگات تەن لە دەرەوەی شاریش یان بۆ منە دیارێکی کە تەنها سلێمانی بگرێتەوانێت تەمەنیش دیاری بکەین بەڵێ تەمەنیش دیاری بکەیت یعنی ئەو تارگێتەکەی خۆت دیاریەکەیت وە سپۆنسەری لێدی بەو کاتە بە زۆرێ لە خەڵکی یەگات یعنی ئەمە شێوازێکی ئاسانکاریی زۆرە کە لە بواری فرۆشتنی کاڵایە کراوە لە بواری بە بازرگانیکردنی ئەم کاڵا نەکراوە لە هەمان کاتیشە بۆ خەڵکیش بۆ ئەوی توان کاڵەکانی خۆیان ئەگەر بێت و پێیجێ شتێکیان نەبێ یعنی زۆر پێگە هەیە بۆ منە فەیسبوک کە خۆت باست کرد ئەو شوێنەی هەیە کە ڕاستەخۆی کاتە ناو مارکێتێکەوانێ ساروشتی لەسەر بۆ منە خۆ دەتوانین شتەکانە بفرۆشی لە ڕێگەیەوە یان بۆ من ئێمە پێگەی کوردیمان هەیە کە بۆ فرۆشتنی شتەکانە خەڵکی ئەتوان سەردانی بکەن و بە پێی شتانەی کە ئەیانەوێ بۆ نەفلتەری بکەن بۆ ئامێری ئەلکترۆنیانەوێت لاپتۆپ بەم شێوەیە یان سیارە ئەچێتن ناو هەریەکێک لەمانەوانێ ئەو شتی کە خۆیان یانەوێ سریەکەن و ئەیکڕن یعنی ئەمە لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی کۆمەڵیش ینی سوودی گەیاندوو بۆ فرۆشتنی کاڵا و کاراسانی تێدا کردووە زۆر باشە کاک ئارەکار هەندێک جار دەزانین کە لەوانەیە هێرش ڕوبەڕووی تەکنۆلۆژیا بێتەوە چ لە بواری سوۆشیال میدیا بێ کە لەوانەیە هەندێک جار هار بکرێ کەسەکە یان ڕوبەڕووی هەندێک لە دەستدرێژی تەکنۆلۆژیایی ببێتەوە تا چەندێک پێویستە لە پاڵ فێربوونی بەکارهێنانی تەکنۆلۆژیا و شارەزابوون لێ ئاگاداری ئەم جۆرە ڕوبەڕوو بوونەوانەیش ببین و خۆمانی لە شارەزا بکەین چۆن ڕوبەڕووی ئەم کێشانە بینکێتە بەردەمان بەتاکید طبعا ئێستا زۆری لەوانی کەوا سوۆشیال میدیاکان بەکارێنن هەر سوۆشیال میدیا بە فەیسبوک تیکتۆک بیان هەشت دانێکی تر بێ لەمانە بەشێکی زۆریان تەنها بەکاری هێنن یعنی شارەزانین لەوەی کەوا ئەم مەترسیانە چینکەوا تۆ ڕەنگە ڕوبەڕ بێتەوانێت لە کاتی بەکارهێنانی ئەم سوۆشیال میدیایانەدا طبعا کۆمەڵە هۆکارێکن تۆ توانی بگریتە بەر بۆ ئەوی خۆ بپارێزی لە مەترسی هاک بوون بۆ منە دانانی پازۆردێکی باش لە دوای ئەویش دانانی تو فاکتەر یعنی هاتنەوەی کۆدێ بۆ ئەوەی ئەم ئەکاونتت بپارێزی بەڵام لەگەڵ ئەمەیە ینی خەڵکە بێ شارەزابن لەوانەی کە ئەم هۆکارانە چین کاتوانی ئەم بەربەستانش بشکێنرێن بەنمونەکردنەوەی لینکێک کە ڕەنگە لە کاتیکردنەوەیدا تو هاک بکات یا شتێکی لەو شێوەیە پازۆردەکان ببات یا داوای ئیمێل و پازۆردت لێ بکات لە ناو لینکەکەدا ئیمێل و پازۆردەکەت ببات یان بەنمونە نامەیەکت بوویەتەوانێ
باشە ئەڵێ ئەگەر بێت و ئەم نامێنە ئەم ڕقمی کە ئێستا بۆ تۆمان نردوتوانێ بینێرە بۆ ڕقمێکی دیکە بۆ ئەوی ئەوەنە خەڵات بێتەوە یا شێوەیەکی شتێکی لەو شێوەیە لەو کاتە بربەستی دووەمیش کە توفاکتەرەکەی کە کۆت بێتوانێت ئەوە دەشکێت یان بۆ منە ئەگەر ڕێگایەکی دیکە بێ ینی بێ خەڵک شارەزا بێت لەو هۆکارانی کە ئەم بربەستانەش ئەشکێنن ئەبێ شارەزا بێتیدا بەڵام بۆ مەسلەی ئەوەی کەوا کۆمەڵێک چۆن لە هێرش و چۆن لەی بابەتێک کە لەسەر خەڵکی بڵاوکرێتەوانێ لەو حاڵەتەیە تەمانتە لە ئەم کاتە لەگەڵ بەرەو پێشتوونی زیرەکی دەستکردە خۆپارێزی لە مەشیان کەمێک مەحاڵ بووە لەبەر ئەوەی ئێستا ئەگەر بێت و لە ماوەی پێشوەکە دیقەتا نابێ هوندەرمەندی کۆسکردو حەسەن زیرە گۆرانێکی بڵاو بووانێ کە ڕاستەخۆ دەنگی خۆی بوو باشە بۆ منە هەشتێکی دیکە بێ لەو کاتەیە بۆنە ساختەکردنی ڕوخسار هەموو ئەمانەیە ساکرێن یعنی وای لێ هاتووە کە زیرەکی دەستکرد یعنی خۆپارێزی لەمانەش کەم کردوتەوانێ بەڵام هیچی نازانم ناستەوەڵە بێگومان هەموو کایەکان ڕۆڵی زۆری هەیە لەگەڵ هەموو ئەم سیفەتە باشانی باسماگەر بێگومان لەوانێت چەند خاڵێکی ژەوێ کە کاریگەری خراپی هەبێت لەسەر کۆمەڵگە زۆر سپاس دەکەین بەڕێز کاگرێ کارۆمەر شارەزا لە بۆی تەکنۆلۆژیا سپاس کە ئەم دەرفەتت بێەوە بەخێر بێت